دەستێوەردانی سیاسی ڕاگەیاندنی دامەزراندنەکانی پەروەردەی کەرکووکی دواخستووە. بەو هۆیەوە ناڕەزای و خۆپیشاندانی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی شارەکە لە بەردەم پەروەردەی کەرکووک بەردەوامە. ئەوان داوا دەکەن هەرچی زووە ئەو دامەزراندنە ڕابگەێنرێت و چیتر دوانەخرێت. ئێمە وا بۆ جاری دووەمە لە بەردەم پەروەردەی کەرکووک وەستاوین و داوای مافی خۆمانەکەین وەک هەموو پارێزگاکانی خواروی عێراق کە نەینەوە پێشی دوای ئێمە تەقدیمی تەعیناتیان کرد ئێمە پێشی ئەوان بووین ئەوەی ئەوان بڵاو بوو و مباشرەشەکەن ئێمە تا ئێستا هیچمان بۆ نەکرات. تەعیناتی من 44 نقطەم هەیە دوایەوە سەدەسی کردێتە حزبایەتی چی؟ کشتین عەرەبە تورکمان کشتیان خوارد ئاگادان لە چییە؟ کوردەکان خەسن هیتر بەسە کشتێکی بەسێکی هەیە تەواو ئێخەیەکە لە ژێرەوە سایەکە دوو سێ نەفەریان بردە ژوورەوە ئیشی لەسەرەکەن ئەمانە وسکتکەن دا ئێمە بەنجکەن بەسە کوردەکان خەریکە پلۆپایە بوون بەسە حیامانتان برد ئێستا ئەمە مهمە بە قورعان لە مەدرسەیە داوامەکەم حەوت خەدەمی هەر حەوتی عەرەبە کوانی کوردەکان کوانی تورکمانەکان حەقم نییە بە تورکمانەکانەوە من حەقم بە خۆمەوەتە. نزیکەی 3 مانگە زیاتر لە 80,000 دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی کەرکووک بۆ دامەزراندنی پەروەردەی کەرکووک ناویان نووسیوە. بەڵام وەک لە هەفتەی ڕابردوو بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک ئاشکرای کرد لە ژێر فشاری سیاسی و ڕەشەی بەشێک لە چەکدارانی حەشتی شەعبی نەیان توانیوە دامەزراندنەکە ڕابگەێنن. ئەم ڕۆژ بەڵێنی بە خۆپیشاندەراندا ڕۆژی پێنجشەممە دامەزراندنەکان ڕابگەێنن. وتدقيق كل المتقدمين للإعلان عن نتائج سەرجەم ڕێکارە یاسایەکانی تایبەت بە دامەزراندنەکان کۆتایی هاتووە. بەشی کەرکووک 2841 پلەی وەزیفیە 86,000 کەس ناویان تۆمار کردووە. بۆیە من بەڵێن بە خۆپیشاندەران و بۆ کەسانە دەدەم کە ناویان تۆمار کردووە لە ڕۆژی پێنجشەممەی داهاتوو لە کۆتایی دەوام ناوی سەرجەم ئەو کەسانە ڕادەگەێنن کە ناویان لە دامەزراندنەکە هاتۆتەوە. بۆ شاری کەرکووک 2840 پلەی وەزیفی بڕیاری لەسەر دراوە بەپێی زانیاریەکان لە 160 بۆ نەتەوەی عەرەب دانراوە. هەر بۆیە کورد و تورکمان نیگەرانن و واش بڕیار بوو لیژنەیەکی پەرلەمانی چاودێری پرۆسەکە بکات. بەڵام تا ئێستا لیژنەکە بە هۆکاری نادیار نەیان توانیوە بێنە کەرکووک و چاودێری پرۆسەی دامەزراندنەکە بکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.